بودجەی گشتی بە بڕی پێشبینیکراوی داهاتی ماوەیەکی دیاریکراوی حکوومەتێک و دانانی بەرنامەیەک بۆ خەرجکردنی و پاشان دەنگدان لە نێو پەرلەمانی وڵاتەکەوە دەناسرێت. ئەمەش بۆ نیشاندانی پلانە بۆ بەکارهێنانی سەرچاوە داراییەکانی وڵاتەکە و سیمای سەرەکی شەفافبوونە لەگەڵ هاوڵاتیاندا. لە عێراقدا وێ ڕایدواکەوتنی ماوەکەی، بەڵام لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسەوە لەگەڵ جەنگە بەردەوامەکاندا تا ئێستا هیچ ساڵێک نەبووە کە پرۆژە یاسای بودجە ڕەوانەی پەرلەمان نەکرێت. بەڵام بە درێژایی 32 ساڵ لە حکومڕانی کورد لە باشووری کوردستاندا دەسەڵاتداران خۆیان لەم ئەرکە سەرەکیە دزیوەتەوە. ئەمەش وەک شکستێکی دەسەڵاتدارانی هەرێم هەژمار دەکرێت. لە نەبوونی یاسای بودجە و پەرلەمانێکی چالاک بۆ چاودێریکردنی بڕگە و مادەکانی نێو پرۆژە یاسا پەسەندکراوەکە، هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دابینکردنی داهاتی ڕۆژانە و مانگانەیان تووشی چەندان کۆسپ و نەهامەتی بوونەتەوە. ئەمەش بۆ نەبوونی بەرچاوڕوونی دەگەڕێتەوە کە بەهۆی بێبەرنامەی حکوومەت و نەبوونی پرۆژە یاسای بودجەوە دروست بووە. بەو پێی لە تەواوی وڵاتاندا سەرمایەداران و بەرهەمهێنەران ئەو توانایی هەیەە لەو بوارانەدا دەیخەنەگەڕ کە جێگەی سەرنجی دەوڵەتە و دەیەوێت تێیدا پێشکەوتن تۆمار بکات، وەک کەرتی وزە، پەروەردە یان کوشت و کاڵ و گەشتیاری و پیشەسازی و کەرتە جیاوازەکانی دیکە. ئەمەش دیسانەوە بە زیانی هاوڵاتیان دەشکێتەوە. کابینە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە درێژایی 3 دەی حکومڕانیان بەهۆی زاڵبوونی هەیمەنەی بنەماڵە و بەرژەوەندیە کەسیەکانیانەوە نەیانتوانیوە سیاسەتێکی بنیادنەر لە هەرێمی کوردستان پەیڕەو بکەن و بەردەوام وەک حکوومەتێکی کاربەڕێکەر مامەڵەیان کردووە. ئەمەش لە کاتی فرۆشتنی نەوتی هەرێم بەسەربەخۆ لەلایەن حکوومەتەوە و بە ئەندازیاری لایەنێک و هاوبەشی لایەنەکانی دیکەی بەشدار لە حکوومەت زیاتر دەرکەوت کە بە جۆرێک مامەڵەیان دەکرد وەک ئەوەی هەرچەندە زیاتر پارە دیار نەمێنێت ئەوە دەبێتە مۆری سەرکەوتنیان و چەوسانەوەی هاوڵاتیان و موچەخۆران و زیادکردنی داهات لەسەر گیرفانیان لەلا بووبووە یەکێک لە گەورەترین دەستکەوتەکانی حکوومەت. بەهۆی باوەڕنەبوونی لایەنەکانی بەشدار لە حکومڕانی هەرێم بە دامەزراوە نیشتیمانیەکان، بەردەوام لە دەرەوەی دامەزراوە یاساییەکان و لە دیوەخانەکان پرسەکانیان یەکلا کردووەتەوە و دابەشکردنی داهاتەکان بە ڕێکەوتنی سیاسی جێگەی یاسای بودجەی گرتووەتەوە. ئەمەش بەردەوام لە زیانی هاوڵاتیان شکاوەتەوە. لە ئێستاشدا وەک کاری هەمیشەییان دەسەڵاتدارانی هەرێم دەیانەوێت لە پرۆژە یاسای بودجەدا بەدەر لە خواستی هاوڵاتیان بۆ پاراستنی بەرژەوەندەکانیان ڕێکەوتن لەگەڵ لایەنە عێراقیەکان ئەنجام بدەن و یاسای بودجە و پشکی هەرێم بەو جۆرە تێنەپەڕێت کە لیژنەی دارایی بڕیاری لەسەرداوە و لە ئێستاشدا بووەتە جێگەی ئومێدی هاوڵاتیان و موچەخۆران.